سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەشداری بەرینی خەڵکی سنا لە مەراسمی ناشتنی تەرمی فەتانە وەلیدی، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود، گواستنەوەی پەخشانە عەزیزی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان، ناڕوونی چارەنووسی شارۆمەندێکی دەست بەسەرکراو لە شاری سنا، ئازادی سولەیمان عەبدی ئەندامی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان لە زیندان و درێژێ مانگرتنی کرێکاران لە معدەنی خەڵوزی تەزرەی داموغان. درێژێ هەواڵەکان بەشداری بەرینی خەڵکی سنا لە مەراسمی ناشتنی تەرمی فەتانە وەلیدی ڕۆژی پێنجشەممە 5 ڕەزبەری 1403 ڕێڕەسمی بە خاکسپاردنی هۆنەرمەندی ناسراوی شاری سنە فەتانە وەلیدی بە بەشداری بەرینی خەڵکی ئەو شارە بەڕێوەچوو. ژنان و پیاوانی بەشدار لەو ڕێڕەسمەدا گۆرانی بەناوبانگی فەتانە وەلیدی بەناوی لای لای دڵم لای لایان خوێندەوە و ڕێزیان لای یادەوەریەکانی گرت. فەتانە وەلیدی ڕۆژی سێشەممە 3 ڕەزبەری 1403 لە تەمەنی 71 ساڵیدا لە سنە کۆچی دوایی کرد. ناوبراو دەرچووی بەشی موسیقا لە هۆنەرستانی تاران بوو، لە تەمەنی 7 ساڵیدا گۆرانی وتنی دەست پێ کرد و 65 گۆرانی لە ڕادیۆکانی سنە و کرماشان تۆمار کردووە. فەتانە وەلیدی لە تەمەنی 21 ساڵیدا لە ناکاو وازی لە گۆرانی وتن هێنا. هۆکارەکانی گۆرانی نەوتنی ئەم ژنە گۆرانی بێژە کوردە تا ئێستا بۆ ڕای گشتی ئاشکرا نەکراوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. لە ڕۆژانی ڕابردوودا کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی کامران عەباسی بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری نەوسود بریندار کراوە. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی چوارشەممە 28 خەرمانان هێزەکانی هەنگی مەرزی نەوسود کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو چەقەکردنەدا کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی کامران عەباسی پاش بەرکەوتنی فیشەک لە بەرزایی بەر بووەتە خوارەوە و بە سەختی بریندار بووە. گواستنەوەی پەخشانە عەزیزی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. ڕۆژی چوارشەممە 4 ڕەزبەر پەخشانە عەزیزی ڕۆژنامەوانی بەندکراو لە زیندانی ئێڤین باری تەندروستی تێکچوو ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کرا. پەخشانە عەزیزی مانگی گەلاوێژی ساڵی 1402 لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتووخانەی ئێڤین ڕاگوێزرا. ئەو ڕۆژنامەوانە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە پەروەندەسازی بۆ کرا و پاش چەند مانگ ئەشکەنجە و ئازار لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بێبنەمای محاربە بە ئیعدام مەحکوم کرا. ناوبراو ماوەی 3 مانگە لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و ڕۆژی چوارشەممە بەهۆی تێکچوونی دۆخی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە کرا، بەڵام پاش مەعاینەی پزیشکی گەڕێندرایەوە زیندان. ناڕوونی چارەنووسی شارۆمەندێکی دەست بەسەرکراو لە شاری سنە. هاوڵاتیەکی خەڵکی سنە بە ناوی ئازاد ڕەحیمی ماوەی 2 مانگە لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەرکراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. ئازاد ڕەحیمی تەمەن 32 ساڵ ڕۆژی 8 گەلاوێژی 1403 لەلایەن هێزەکانی ئیسڵاتی سوپای پاسداران لە جادەی نێوان مەریوان بۆ سنە دەست بەسەر و بۆ گرتووخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە گوازرایەوە. لەو ماوەیەدا بنەماڵی ئازاد چەندین جار سەرجانی ناوەندە قەزایی و ئەمنیەکانی شاری سنەیان کردووە، بەڵام هیچ زانیاریەکان لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی دەست نەکەوتووە. ئازادی سولەیمان عەبدی ئەندامی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان لە زیندان. ڕۆژی پێنجشەممە 5 ڕەزبەری 1403 سولەیمان عەبدی ئەندامی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان سەقز پاش تەوابوونی ماوەی بەندکرانی لە زیندان ئازاد کرا. سولەیمان عەبدی لەلایەن دادگای ئینقلابی سەقزەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 8 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا
ئەو چالاکە سەنفیە ڕۆژی 26 پوشبەڕی 1402 لە پەروەندەیەکی دیکەدا بە تۆمەتی تێکدانی یاسایشی گشتی لە ڕێگەی بەشداری لە ناڕزایەتیەکانی گۆڕستانی یایکی بە 8 مانگ زیندان و 7 زەربە شەلاق مەحکوم کرا. مانگی ڕەشەمەی 1402 لە حاڵێکدا حکمی زیندانی ئەو چالاکە سەنفیە لە زیندانەوە بۆ ڕێکراوە گۆڕدرا بوو. ڕۆژی 13 ڕەشەمەی 1402 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و ڕاگوێزی زیندانی سەقز کرا. کۆبوونەوەی بنەماڵەی قوتابیانی قوتابخانە خصوصیەکان لە ئیسفەهان. ڕۆژی پێنجشەممە 5 ڕەزبەر بنەماڵەی قوتابیانی قوتابخانە خصوصیەکانی ئیسفەهان لە بەردەم ئامۆزش و پەروەرشی ئەو شارەدا کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان بنەماڵەی قوتابیان لە ئاز وتنەوەی وانە بۆ منداڵەکانیان لە نێو کانێکس ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ یەک لە بەرپرسانی ئامۆزش و پەروەرش بەجەم خۆپیشاندەرانەوە نەچوون و بایەخیان بە کێشە و گرفتەکانیان نەداوە. درێژە مانگرتنی کرێکاران لە مەعدەنی خەڵوزی تەزرێ داموغان. ڕۆژی پێنجشەممە 5 ڕەزبەری 1403 کرێکارانی شاغڵ لە مەعدەنی خەڵوزی تەزرێ داموغان بۆ پێنجمین ڕۆژی بەردەوام دژ بە نەبوونی ئەمنیەتی پیشەیی درێژیان بە مانگرتندا. بە دوای گیانبەختکردنی 53 کرێکار لە ڕووداوی تەقینەوەی مەعدەنی بەردی خەڵوزی تەبەست، کرێکارانی شاغڵ لە مەعدەنی تەزرێ داموغان دەستیان لە کار کێشایەوە و داوای دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، زیادکردنی حەقدەست، پێدانی کەرەستەی خۆپاراستن، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و وەلانانی پەیمانکار دەکەن. جێبەجێکردنی سزای سێدارەی 4 بەندکراو لە بەندیخانەکانی ئێران. لە 2 ڕۆژی ڕابردوودا حکمی عەدامی 4 بەندکراو لە بەندیخانەکانی قزڵ حەساری کەرەج، بروجێرد و دیزڵاوای کرماشان جێبەجێکرا. بە پێڕاپۆرتی ناوەندی مافی مرۆڤی ئێران، 2 بەندکراو کە ناسناو یان ئاشکرا نەکراوە لە زیندانی قزڵ حەساری کەرەج، بەندکراوێک لە بەندیخانەی بروجێرد بە ناوی خۆدا مۆراد زەندیە تەمەن 40 ساڵ و بەندکراوێکی کورد لە بەندیخانەی دیزڵاوای کرماشان بە ناوی جەهان بەخش مەحموودی بە تۆمەتی کوشتنی بەنقەست لە سێزارەدراون. کوژرانی ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە لە شاری شیروان. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێک لە شارستانی شیروانی سەر بە پارێزگای خۆراسانی شۆمالی لەلایەن هاوسەرەکەیەوە بە بیانووی پاراستنی ناموس کوژرا. بە پێی زانیاریەکان ژنێکی تەمەن مام ناوەند لە یەکێک لە گوندەکانی شاری شیروان لەلایەن هاوسەرە تەمەن 70 ساڵەکەی کوژراوە و تاوەنبارەکە پاش دەست بەسەکران هۆکاری ئەو جنایەتەی بۆ کێشەی خێزانی گەڕاندووەتەوە. شاینی باسەکە ڕۆژی چوارشەمە ژنێکی گەنجی خەڵکی ڕەشت لەلایەن هاوژینەکەیەوە بە بیانووی پاراستنی شەراف کوژرا بوو. دووە هەواڵ قەدەغەکردنی دەستفرۆشی پەنابەرانی ئەفغانستانی لەلایەن شارەزاری تاران. لە درێژەی ڕوبەڕووبوونەوە فاشیستیەکانی حکوومەت لەگەڵ کۆچبەرانی ئەفغانستانی لە ئێران، ئەم جارە شارەوانی تاران دەستفرۆشی بۆ پەنابەرانی ئەو وڵاتە قەدەغە کرد. بە پێی راپۆرتی مێدیا ناوخۆیەکان، بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ڕێکخراوی بازرگانی تاران کە دامەزراوەیەکی سەر بە شارەوانی تارانە ڕایگەیاندووە کە بە شێوەی یاسایی مامەڵە لەگەڵ دەستفرۆشانی نایاسایی دەکرێت و پەنابەرانی ئەفغانستانیش لەم یاسایە بێبەری نین. سەعید بەیگی ڕۆژی چوارشەممە 4 ڕەزبەر ڕایگەیاند کە مامەڵەی تایبەت لەگەڵ دەستفرۆشانی ئەفغانستان دەکرێت و ئەوانەی مۆڵەتی یاسایی مانەوەیان لە ئێران نییە و لە پێداویستی و سامانی وڵات کەڵک وەردەگرن، ڕێگەیان پێ نادرێت لەسەر شەقامەکانی تاران دەستفرۆشی بکەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.